لێکەوتەکانی بڕیاری ئەم دواییەی دادگای نێوبژیوانی پاریس و پێشتری دادگای فیدرالی عێراق لەسەر داهاتووی کەرتیوزە لە هەرێمی کوردستان بووەتە باسی کەسانی ئەکادیمی و سیاسی و هاوڵاتی ئاسایش. لە پانێڵێکدا لە بەشی یاسا لە زانکۆی سۆران ئەم پرسە لەلایەن کەسانی شارەزا و ئەکادیمی تاوتوێکرا. ئێمە بێ ئەوە بزانین مەلەفی نەوت و گاز لە عێراقدا ئەوەی کە باسم کرد جۆرێک لە ناڕەزامەندی حکوومەتی فیدرالی لەسەر بووە و هۆکاریش بووە بۆ بڕینی بودجە لەسەر هەرێمی کوردستان. ئەم بابەتانە هەمووی کەڵەکەی بەسەر یەکتر کردووە و جۆری گرێبەستەکان و مامەڵەی نێودەوڵەتی و ململانەی نێوخۆیی هەمووی کاری کردووە جوگە لەوە لەم فترێدا کە جۆرێک لە دۆسی نەوت و گازە سربەخۆیی هەبوو بێت لە هەرێمی کوردستانە قەیرانی یەک لە دوای یەک هاتووە. شارەزایان دەڵێن ئایندەی وزە لە هەرێمی کوردستان پەیوەستە بە جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنانەی لە نێوان هەرێم و بەغداد دەکرێت. جگە لەماش بەهۆی ئەوەی بیرە نەوتەکان بە شێوەیەکی نازانستی ئیدارە دراون و لەلایەن کۆمپانیاکانەوە گوشارێکی زۆریان لێکراوە و ژمارەیەکیان خەریکە وشک دەبن. بۆیە ئایندەی وزەی هەرێم لە مەترسیدایە. بەڵکو دەبێت چاودێریت بەسەرەوە هەبێت کە چۆن لە ڕووی پیشەسازی نەوتەوە لە ڕووی پیشەسازی پترۆلیۆمەوە مهندیسەکان کۆمپانیاکان مامەڵە لەگەڵ بیرەکە نەوتەکان ناکەن چکەمە سامانێکی سروشتێ تەنها مڵکی کۆمپانیاکان نییە بۆیە دەبێت لەو ڕووەوە کە چکە ئەوەی کە دەزانرێت چەند کێڵگەیەک چەند بیرە نەوتێک وردەوەدا ڕووی لە وشکبوون کردووە بەهۆی خراپ مامەڵەکردنی کۆمپانیاکان لەگەڵ بیرە نەوتەکانە بۆیە پێویستە جارێکی کە چاو بەم بابەتەشا بخشێنرێتەوە. هەرێمێکی بنیاد تحتی نەبێ یعنی کوتوبێژی مەثەلاً بۆڕیەت نەفتە چێکێت یان ئەو شەریکاتێت هاتین لاوازیە وەزعێ حکوومەتە هەرێمێ ئیستیغلال کردی چونکو ئەو فترا گرێبەست چێ بین فترێکی محرج بی بۆ حکوومەتە هەرێمێ شەڕێ داعش بی. لە دوای ڕاگەیاندنی ئابووری سربەخۆ و ڕەوانەکردنی نەوتی هەرێمی کوردستان لە دەرەوەی سیستەمی بە بازاڕکردنی عێراق بڕیار بوو ئاسی بەرهەم بگەێنرێتە ملیۆنێک بەرمیلی ڕۆژانە، بەڵام بەهۆی مامەڵەکردنی نازانستیانەوە نەگەیشتە 500,000 بەرمیلیش. لە جێی داهاتی دانراویش حکوومەتی هەرێم 28 ملیارد دۆلاریش قەرزار بووەوە. ئازاد ومەراوی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.